پشتی دەرباسبوونە چەند ڕۆژان ژێ ئەنجامدانە جوینان ناڤڕۆکە جوینەن بەر پرسیارên مەسەد و رووسیا هاتنە ئەشکەرەکردن ژێدەرێکی ژێ ڕۆژاوای کوردستانی ژمارپەرە باس نیوزرە ئەشکەرە کرد کوشاندا مەسەدە و سەردانە مۆسکۆ و دیمەشقکردی دێ جویناندا لەگەل بەرپرسیارن رووسیا و ڕژێ ماسەد نەگەشتنە تو دەر ئەنجامەکە و بتەنێ فەرمان بوان هاتنەکردن هەروەها ژێدەرێک و نەخواست ناوێخوا ئەشکەرە بکێ گوت و دێ جویناندا تەڤایە دەخوازن مەسەدەژ ئالیە بەرپرسیارن رووسیا و ڕژێمە ئەسەد بە هاتنە ڕەتکردن و بەرپرسیارن رووسی تو بەرسبێن ئەرێنی نەدان ژێدەرێک گۆچی و ji ber hestiyarbûna rewşê berpirsiyarên Rûsî daxwaz jê Mesed kir ku tevaya çekên xwe radestî rejêma Esed bike û hemahengiyê li gel rejêma Esed bike û li hember de rejêma Esed wê wan biparêzê wan ji nav nabe. هەروەها ژێدەرێک گوت و هەسەدە jî daxwaz ji rejêma Esed kir ku çekdarên xwe li ser sînûrên navbera Rojavayê Kurdistanê û Tirkiye de belav bike. Lê ew daxwaz ji aliyê Emerîka ve hate redkirin û Emerîka razîbûn li ser nîşan nedaye. ژێدەرێ ژێ باسرە تەکەس کرد و ئەگەر تورکیا عێریشی ڕۆژئاوای کوردستانی بکە و ئۆپەراسیۆنە ڕۆژهەڵاتی چەمە فەراتێ ئەنجام بدێ پەیەدا باسکێ پەکەکە لە سووریێ وێ هێزن خوێن شەرکەر بەرەفشنگالێ بە vekşînê û berevaniyê di ber Rojavayê Kurdistani de nake.